سڵاوتان لەبێتەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان لە بەرواری هەفتی گەلاوێش. لە بەرنامەی ئەمڕۆماندا کۆمەڵێک باسی گرنگ ئەەکەین سەبارەت بە شۆڕشی ژنجیان ئازادی و نزیک بوونەوە لە ساڵیادی ئەو شۆڕش و ئاخێزە وە شێوازی بەڕێوەبردننی چالاکیەکانی تایبەت بە هاتنی ئەو ساڵیادە و قسە و باسیەکەین دەوای من لە میوانانی بەڕێزی بەرنامەکە کردووە کە بەشدار بن بە ڕێزان وڕیا ئەحمەدی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە، جەمیلە ئازادی چالاکی سیاسی و واری مافەکانی ژنان و هاوڕێ سعید ئەمانی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەگەڵمان بن و سەبارەت بەم پرسانە قسە و باس بکەین. هاوڕێیان زۆر بەخێر بێن و سڵاتان لەبێت. زۆر سپاس. منیش سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ هاوکارانت بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بۆ میوانە بەڕێزەکان کاک گوریا و جەمیلە خان. زۆر سپاس. منیش سڵاوم هەیە، سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی ئازیز و دەستنداکارانی ئەم تەلەڤیزیۆنە و ماندووبوونتان لێ ئەەکەم. زۆر سپاس. ماندوو سڵاوم هەیە بۆ هەمووتان و بۆ بینەرانی خۆشەویست و هەروەها بۆ بەشداربوونی ئەم بەرنامە. زۆر سپاس بۆ بەشداریتان. پرسیارەکانم لە هاوڕێ جەمیلەوە دەست پێ ئەەکەم. هاوڕێ جەمیلە وەکو دەزانن کوردستان کە سەرچاوەی شۆڕشی ژینا بوو، شۆڕش لەوەیەوە دەستی پێکرد. پێم خۆشە و زیاتر لەبارەی بارودۆخی ئێستای ئەو شۆڕشەوە بۆمان بدوی لەبارەی دروشمەکەیەوە کە ژنجیان ئازادی بوو و زوو تەواوی ئێرانی تەنیەوە و سنوورەکانی بەزاند و جیهانیشی گرتەوە. بارودۆخی ئێستای ئەو شۆڕشە لە چ بارودۆخێکدایە ئەگەر بۆمان بدوێت؟ بە بڕوای من ئەو شۆڕشە شاید لە سەر شەقامان نەمابێت وەکو جاران کە سەر شەقام هەموو تەندرا بوو لە تەزاوراتەکان و لە چالاکیەکانی خەڵک ئیسێ بە شێوەیەکی تر دایکان هاتوونەتە ناو شۆڕشەوە بە شێوەیەکی گەرمتر کە ئەبنە دڵگەرمی خەڵکی ئێمە و جوانەکانی ئێمە بە تایبەت بۆ سەردانی خانەوادە یان بەخت کردووەکان کە هەمویان پڕان بە هاودەم و هاودەرد ئەزان حتا نە لە کوردستان حتا لە مناتقی دیکەی ئێرانی شەوانێ سەردانی یەکتر ئەکەن و بە چەپکە گوڵ و بە یادبوود و حتا بە هەدیە بۆ یەکتر حتا هەدیە وەکو دروستکردنی ڕسمی گیان بەخت کردووەکان وەکو هەدیە بە یەکتری ئەدەن و ئەچنە سەر گۆڕی گیان بەخت کردووەکانیان وەک هاودەمی و هاودەنگی بە شێوەیەکی چۆن بڵێن ئەم شۆڕشە نەخەوتووە هەر ئیدامەی هەیە. یعنی ئەمە خانەوادەی گیان بەخت کردووەکان نەگوزەراون لە خوێنی ڕۆڵەکانیان بە شێوەیەکی تر ئەیانەوێ هاودەنگی لە ناو ئێرانە کۆ بکەنەوە بە تایبەت کوردستان کە هاتوچووی شوێنانی تری ئێران ئەکەن بۆ هاودەردیکردن و هاودەنگی و هاودەردی بەیەکەوانێ. ئەوە شتێکی تازەیە ئەلبەتە لە قبلی شابووە بەڵام ئێستا بە شێوەیەکی تازەتر وەکو بڵێ کە ناتوانین سێ بە شێوەیەک لەسەر شەقام بین ئەتوانین لە ناو خانەوادە و هاودەردی یەکتر بین بە شێوەیەکی تر شۆڕشەکە بەردەوام بکەین. بەڵێ دەست خۆش. کاک گوریا هاوڕێ جەمیلە باسی ئەوەی کرد کە ئەم شۆڕشە شێوازێکی تری دەربڕینی ناڕزایەتیەکانی بەخۆیەوە گرتووە. ئەم شۆڕشە لە کانگاکەی خۆی واتە کوردستان و لە ئێران بەگشتی بارودۆخی چۆنە؟ خۆت لە ئەوەڵ قسەکانتەوە دەست پێکردوت ئەم لە زووترین کاتە مەرزەکان ئێرانێکی تێپەڕاند و ئەوە دنیای گرتە بەر. ئەوە مهمە کە ئێمە بۆ موقعیت ئیمڕۆی ئەو جنبشە تەشخیص بدەین ئەبی تماشاکەین بزانین پێش ئەو جنبشە چۆن بووین. ئێمە تماشاکەن ئێمە 40 ساڵە زیاتر لە 40 ساڵە لە ئێرانە ڕژیم جەنایەتەکە و خەڵکیش لە مقابڵیە وێستاون، بەڵام شێوەی وێسانەوەی خەڵک لە مقابل ڕژیمە و شێوەیەکی مقاومەت بوو. یعنی ئازادی بۆ خەڵکی ئێران ئارەزوویەک بوو. ئەو ئارەزووە ئەوە نەبوو کە حتمما زۆر کەس پیان وابێ قابل دەستڕەسیە. مردم دیارە بە مقاومەت خۆیان هەزاران هەزار ئینسانیان فدا کرد و تەسلیم نەبوون، بەڵام تەسلیم نەبوون.
هیچ ڕێگایەکیان پێیان نەکرد بوو بۆ ئەوەی کە هەموو کەس باوەڕکات بەوەی کە ئەم ڕژیمە بەڕاستی ئەکرێ بڕوان. جنبشی ژیناوە ژن ژیان ئازادی ئەوەی گۆڕی یانەی کارێکی کرد کە مقاومەتەکەی کرد بە تەعەڕف تەوازە قواکەی گۆڕی ئەو ئاماڵ ئەو ئازادیە کە ئارزوی ئینسانەکان بوو کردی بە شتێکی ممکن کردی بەوەی کە نەک هەر خەڵکی ئێران خۆیان بەڵکو خەڵکانی زۆری دنیا حتا بزان کە بیکەن بە پەرچەم و لەوحەی ئەترازاتی خۆیان وڵاتەکان خۆیانە ئەوەیە کە ئەم جنبشتە تەوازە قوای لە بین خەڵکو و کرێکار و زەحمەتکێش و حکوومەتا گۆڕی تەواز قواکە بە نەفعی کرێکار و زەحمەتکێش گۆڕاوە بۆ ئەوەڵین جار جمهوری ئیسلامی زعفهایەکی زۆر گەورەی لە خۆی نیشانداوە کە ئەو زعفە لەم لە تاریخەم جنبشە و دەستنیشان کراوە و هەدەف گیراوە و گەورە کراوەتەوە جە بۆیە بارودۆخی ئێستای ئێران مەسەڵەن جنبشەکانی زمانە جیاوازەکانی مناتخی مختلفی ئێران لە هەموو کاتێک کە دۆرانی جمهوری ئیسلامی هەم بەسترن یانم ئایسم من بەخیار ڕەحەتەوە توانم بڵێم بەلوچستان و کوردستان متحدن 5 ساڵ لەمە بەر جمهوری ئیسلامی ئەیتوانی جۆری قسەی لێ بکەم نتوانی جۆرێک لەسەری قسە بکەم ئەبوو بە تەحلیل بەڵام ئیمڕۆ لە تەحلیلان نەماوە یعنی بەوا نەماوە کە هەر کەسێک و تەفسیری خۆی لێ بکە تۆ تماشاکە مەسەڵەن جمهوری ئیسلامی ئەم چەند ساڵە لەسەر زمانهای مختلفی ئێران وەکو تورک و عەرەب و کورد و ئەوانە ماڵی کردبووەوە کە هەر ڕۆژی بیان بتوانین لێ ئیسفادەکە تەفرقە خاتە بین خەڵکەکە خەڵکی ئێران بە شێوەی تەفرقە خستن حکوومەتەکەی خۆی محکەمتر کاتەوە ئەمڕۆ ئەوە بوو بە نقطە ضعفی جمهوری ئیسلامی ئەمە جنبشی موقعیتێکە کە جنبشی نابەدەستی هاوردووە ئەمڕۆ کرێکاری کوردستان لەگەڵ کرێکاری بەلوچستان و زاهێدان و لەگەڵ ئابادان و لەگەڵ تارانە زۆر متحدترن تۆ چاو لەوە مڕوانەکە مەسەڵەن لە ناو خیابانەکانە تۆزی کەس بووە تۆ چاو لەوە بڕوانەکە چەندێ شعارەکانیان هەمەگیرە چەندێ هاوبەستن کەسێکە لە تارانەوە هەڵەسێتی بۆ سەقز بۆ سەر زیارەت گیان بەخکراوێک و یا لە کوردستانەوە هەڵەس نەچن بۆ بەلوچستان بۆ سەر زیارەت ئەمانە شایەکی سادە نیە لەم دەورە ئەوانە پەیغام هەیەکە کە ئەم جنبشە لە ناو خۆیان بە یەکتری ئەدا و لە عین حاڵە ئەو ئومیدەیکە لە ناو خەڵکا بەدەستاوەرد و تەقویەتێکە و بالعکس نیروەکان جمهوری ئیسلامی ناومیدترە کات بۆیە بە نەزەر من ئیمڕۆ بەسەر ئەوەی کە ئێمە ئەوینین خیابانەکانیش تۆزە زەعیفتر بووە بەڵام جنبشەکە زۆر قەویترە حتا لەو ڕۆژەی کە ژینا گیانی بەختە بەڵێ زۆر سپاس تا گوریا پێشەوەی کە بڕۆمە لە کاکسعید ئاماژەوە کەم کە بە ژمارە تەلەفۆنی 26 722 61 67 64 ئەتوانن بینەرانی خۆشەویستمان ڕاو بۆ چون و نامەکانیان بۆمان بنێرن دەستیان خۆش بێ با بڕۆینە لای کاکسعید هاوڕێ سعید لا یەکەمین ساڵیادی شۆڕشی ژینا نزیک دەبینەوە کۆماری ئیسلامی کۆمەڵێک بشاری خستوەتە سەر چالەکانی مەدەنی باوا بڵێن ڕۆژنامەوانان چالەکانی دنیای مەجازی تەنانەت هاوکاری سەلەفیەکانی ژەکات کە لە نێو خێبانەکانە بۆ خۆیان بسوڕێنەوە و بە ئاشکرا جنایەت ئەنجامدەن هەروەکو شاهد بووین لە 2 هەفتەی گوزەشتدا 2 نەفەر بە دڕندانەترین شێوە کوژران ئامانجی ڕژیم لەم کردەوانە چییە؟ ئایا نوعێک سەرخەڵکردنی خەڵکە بەوەی کە زوم نەخانە سەر ساڵیادی ئەم شۆڕشە یا بەگشتی ئامانجی چییە؟ هەمومان دەزانین کۆماری ئیسلامی ئەوە تا هاتوۆتە سەرکار بە تایبەتی لە کوردستان بەرەو ڕووی مقاومەتێکی جەماوەری بەرین بۆتەوە ینی وڵامی کردەوە وەحشیانەکانی لانیکەم لە کوردستان وەرگرتوێتەوە لە شۆڕشی ژینادا کە هەمومان دەزانین شۆڕشێک بوو بە کاریگەریەکی قوڵەوە لەسەر زۆربەی لایەنە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان ئاخێز و شۆڕشێک بوو کە دەتوانین بڵێین درێژە و بەرهەمی خەباتی چەندەیەی ڕابردووی خۆراگری شۆڕشگەرانە لە کوردستان کە سەرچاوەکەشی ینی سەرهەڵدانی ئاخێز و شۆڕشی ژینا لە کوردستانەوە بوو
ئەم شۆڕشە شۆڕشێکی زۆر زۆر واتادارە، شۆڕشێکی زۆر ئازادی خوازانە و مرۆڤ دۆستانە و لە عینی حاڵیشدا بە ناوەڕۆکێکی ڕادیکاڵەوەیە کە توانیوێتی وە دەشتوانێ بنەما سەرەکیەکانی کۆماری ئیسلامی بکاتە ئامانج. وەیە ڕژیم ناوەرۆک و ماهیەتی ئەم شۆڕشەی بەباشی ناسیوە. ماوەیەک لە بەرابەریدا بە چۆکدا هاتووە نەیزانی چۆن ئەکسل ئەمەل نیشاندا، بەڵام لە ئاخرەکەیدا هەروەک پێشبینی دەکرا بینیمانکە تەنیا حربەیەکی کە بەدەستیەوە مابوو مەسلەی سەرکوت و بەرەنگاربوونەوەی بە شێوەیەکی وەحشیانە بوو. هەمومان دەزانین کە لە جەریانی ئەم شۆڕشەدا چەند ئینسانی تێکۆشەر هەڵکەوتووە نمونە لە کۆمەلگادا بوونە قوربانی بەدەستی ئەم ڕژیمە جەنایەتکارە. ئەم شۆڕشە لەگەڵ ئەوەی کە بە توندی سەرکوت کرا بە شێوەیەکی وەحشیانە بەرەنگاری بۆەوە، بەڵام بە دەلیلی ئەوەی کە شۆڕشێکی کۆمەڵایەتی و بەرین بووە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا تێیدا بەشدار بوون، بە تایبەتی ژنان، لاوان، کرێکاران و کەمینە نەتەوایەتیەکان کە کاربووریا لە قسەکانیدا ئاماژەی بە هێندێک لەلایەنەکانی کرد. ئەمانە بۆتە باعیسەوەی کە دوژمنایەتی یا ترسێکی کە ڕژیم لەم بزوتنەوەی هەیە واداری بکات کە بەردەوام خەریکی پیلانجێڕی ئاستەنگ دروستکردن بێ بۆی. ئێستاش کە ئێمە دەزانین ئەم شۆڕشە بەم ناوەرۆکەوە لە یەکەمین ساڵگەردی نزیک دەبینەوە و لە ماوەکانی ڕابردوودا یانی کەم لە یەکمانگی ڕابردوودا لە چەند هەفتەی ڕابردوودا تووشی نەکسە و وێستانێک بووە بە زاهر و هێندێک کەس پێیان وابوو کە ئەم شۆڕشە وێستاوە یا لە حاڵی پاشەکشەدایە و ڕژیم توانیوێتی بارودۆخەکە کۆنتترۆل بکە. لە زۆر شوێندا ئێمە بۆمان دەرکەوتووە کە ئەمە واقعی نییە، واقعیەتەکە ئەوەیە کە ئەم بزوتنەوەیە لە ناخی کۆمەلگادا هەروەک هاوڕێیان ئاماژەیان پێکرد بە گروچینێکی زیاترەوە ئیدامەی هەیە. بەڵام ئێمە وەکو پێشتر لەسەر شەقامەکان بە سوورەتی خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕینی بەرچاو نایبینین، بەڵام بێگومانین لەوەی کە ئەم شۆڕشە لە چکۆلەترین دەرفەتدا کە بۆی هەڵکەوە بە تایبەتیش لەم ساڵگەردەدا ئەگەری ئەوەی هەیە کە زۆر زۆر بەرینتر لە جاران بێتەوە مەیدان. هەر ئەمە یەکە کۆماری ئیسلامی ترسی لێ نیشتووەوە دەیەوێ بەر لە ڕوودانی ئەم مەسەلەیە کە بە بڕوای من ڕەنگە حاشا هەڵنەگر بێ ڕەنگە نەتوانێت پێشی پێ بگرێت، بەڵام بەر لە ڕوودانی ئەم ئەگەرە بەری پێ بگرێت و بە شێوەیەکی وەحشیانە سەرکوتی بکات. بۆیە هەمومان دەبینین ئاستی ئەدامەکانی بردۆتە سەرێ، دەستگیرکردن و سەرکوتکردنەکانی بردۆتە سەرێ، بە تایبەتی دەستبژێری ئەو چالاکانە دەکا کە تەسیر و کاریگەریان هەبوو لەسەر بزوتنەوەکە، دەیانگرێ بێ پەروادەیان خاتە زیندان، پەروەندە سازیان بۆ دەکات و ئەعدامیان دەکات. و هەمووشمان دەزانین کە ئەگەر لە بەلوچستان یا لە کوردستان یا لە شوێنەکانی دیکە کەسانێکی کە پێشتر گیراون بە بیانووی جۆرا و جۆر لە بەسە مادەی هۆشبەرە دزیە هەرچیەکە، بەڵام ئەمڕۆکە وەکو حربەیەک یا وەکو بڵێن شگردێک ئیسفادەی لێ دەکات بۆ ترساندنی کۆمەلگا بۆ چاوترسێنکردن، چون ئەو هەمیشە ژمارەیەکی زۆر لەم کەسانە لە زیندانەکاندا ڕادەگرێت بۆ ڕۆژی خۆی، بۆ ئەو ڕۆژەی کە پێی گونجاوە ئەمڕۆکە ئەدامیان کات بۆی کۆمەلگان پێ چاوترسێن بکات. تەنانەت دەڵێن بێجگە لە زیندانیانی سیاسی کە بە شێوەیەکی زۆر نائینسانانە بە دوور لە هەموو یاسا و ڕێسانی و دەوڵەتیەکان پەروەندەسازیان بۆ دەکرێت و لە دادگاکە لە بێدادگاکانی کۆماری ئیسلامیدا حکمیان دەدرێتەوە، تەنانەت ئیعدامیش دەکرێن. لەگەڵ ئەوەشدا ژمارەیەکی زۆرتر بۆ ئەوەی کە ئاستی ئەدامەکان لەسەرەوە بێ لە زیندانیانی ئاسایی کە لەسەر مادەی هۆشبەر یاشتی دیکە گیراون یا تەنانەت ئەگەر شاکی خصوصیان هەبێ لەم مەقتەعەدا ئیعدامیان دەکات بۆ ئەوەی کە شۆڕشەکەی پێسەرکوت بکە. شۆڕشێک کە ناوەرۆکەکەی ینی بەرچاوترین ناوەرۆکی ئەم شۆڕشە ئەوەیە کە شۆڕشێکی دژی کۆرەپەرستیە، دژی دواکەوتویە، ڕادیکاڵە، شۆڕشێکی ئازادی خوازانە و مرۆڤ دۆستانەیە، شۆڕشێکە لایەنگری مافەکانی ژنانە، لایەنگری مافەکانی ئینسانە بە عام و جوانان و هەموو ئینسانەکان دەیەوێت ببنە خاوەنی ژیانێکی ئەمڕۆی و شیاو. بەس وەختێکی ئێمە ناوەرۆکەکەی ئاوا دەبینین و خەڵکیش دەموو دەرکیان کردو بۆیە حازرن بەم شێوەیە لە پێناویدا گیان فیدایی بکەن. ئەمە بۆتە باعیسەوەی کە ڕژیم بەم شێوە وەحشیانەیە
بەرەنگاری بێتەوە و سەرکوتی بکە. ینی بە شێوەیەکی کۆنکرێت وڵامی پرسیارەکەی تو ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەروەک هاوڕیانیش باسییان کردووە پێشتریش باسی کراوە بۆ چاوترسێنکردنی تێکۆشەران و هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی لە کۆمەلگادا ئەم کردوانە ئەنجامەدا. ئەگەر ڕژیمێکی نۆرمال بواە ئەگەر ژیمێکی نۆرمال باە خۆم داخوازیانەی کە لەم بزوتنەوەیدا مەترەحەن هەمویان پلانیکەم بەشێکیان هەر لە ئێستادا شیاوی ئەوەن کە بەراورد بکرێن کە دابین بکرێن کە ئەوڕیان لێ بدرێتەوە بە تایبەتی داخوازیە ئابوووریەکان یا لاقل ئەگەڵ داخوازی سیاسی و کۆمەڵایەتیانەی کە دەکرێت بە هێندێک کرانەوەی فەزای سیاسی کۆمەلگا دابینکردنی ئازادی دابینکردنی کار و ژیانێکی شیا بۆ خەڵک حدیقل جوابی هێندێک لەو داخوازیانە بدرێتەوە بەڵام ماهیەتی جەمهوری ئیسلامی ئەوە هەڵناک تەنیا شتێکی کە دەیبینە سەرکوتەوە سەرکوتیشی لە پێنا و پاراستنی دەسەڵاتەکەیدایە. دەست خۆشکاک سعید با بڕۆینەوە لای هاوڕێ جەمیلە. هاوڕێ جەمیلە ئێوە چوارڕوانیان چییە بۆ ئەوەی کە ئەم بۆنەیە هەرچێ باشکۆتر بەرینتر و شایستەتر جەماوەریتر بەڕێوە بچێت؟ من بیرکردنەوە و پیشنیاری من ئەوەیە بۆ سندیکاکان و سندیکا کرێکاریەکان، بازاڕیان، مەعەلیمان، باژنەسەشتەکان، NGOکان هەموویان لە ئیسێوە پرۆگرام و بەرنامەیان بێ بۆ ئەو ڕۆژە کە هەمووی بە یەک ئیتحاد مانگرتنێکی گشتی حسابێکی عمومی سەراسەری ئێران دروست ببێ لە تەواوی ئێرانە ئەبێ لە ئیسێوە کاری بۆ بکرێ بۆ خەسار نازی کە خەسارەت کەم بکرێتەوانێ بۆ ئەوە کە وەختێک کە ئەم شتە بکرێت بێتە حسابێکی عمومی داخستنی بازاڕەکان، داخستنی ئیدارەجات، دوکان و بازار، نەچنە سەرکار، مانگرتن لە ماڵەوە، یعنی بە هەموو جۆر خەسارەتی ئەم جنبشش کەم بکرێتەوانێ دەست لە عینی حاڵە دەستکەوتێکی زۆرتریشی ئەبێ کە خەڵکی ئێران هەموو دەست بەدەست بێتە حسابێکی سەراسەری مانگرتنێکی گشتی ئەوە زۆر دەستکەوتی زۆرتری ئەبێ بۆ ئێمە بنە من چاوەڕێ ئەواکەم ئەو شتە بکرێ بۆ ساڵگەردی ژینە. بەڵێ دەست خۆش هاوڕێ جەمیلە بینەرێکی خۆشەویستمان لە شاری ساقزەوە پەیامێکی بۆمان هەناردووە سلااو بۆ ئێوە و میوانەکانتان. کۆماری ئیسلامی هەوڵ ئەجا بە ڕەسمەکانی ئاشورا بیری و ڕای خەڵک بەلای بیر و بۆچوونی ئاینی ڕابکێشێ و هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنیش ئەو بۆنانە زەقەکەنەوە. پێتان وایە خەڵک بەرامبەر بەم ڕەوشەی حکوومەت ئەبێ چی بکەین؟ هاوڕێوریە ئەگەر ئێوە وەڵام بنەوە. خەڵک وڵامیان داوەتەوە بەوە تۆ من یەک نمونەتان بۆ باسکەم ئەویش هەزاران ساڵە نەک هەر دەوران جمهوری ئیسلامی پێش جمهوری ئیسلامی و دەورانی تریج هەر مەڵایان هاورد بوو لەسەر زیارەتەوە قورئانە خوێن و بەوانە بەڵام ئێمە دەمێکە کەسەکانێکەوە گیان بەختوەکار کردەکار خۆمان بە سرودی شۆڕەشگێڕانەوە ئەنین یعنی مردم لەسەر زیارەتەکانیانەوە سرودی شۆڕەشگێڕانە خوێنن. تۆ تماشای ئەوە بکە و تماشای ئەوەی چێ بکە کەیزە من کارم نییە بەسەر بڕی لە جەریاناتی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی حتا کورد و غیرە کوردیەوە کە یا خۆیان زۆر مەسەبین و یا بە مەساڵەحی ڕۆژ خەریکن نوعی کاسبکارانە سیاسەتەکەن و پەیامی محەڕەمە لێرن و بۆ ئیمام حوسێن دووبارە زیندەکەن و زیندوەکەنەوە بۆ خەڵک. بەڵام خەڵک ئێران لەوە تێپەڕیوە یعنی خەڵک ئێران ئیتر جارێکی تر فریوی ئەگەر مەسەبی بخواردایە فریوی ئەو مەڵاکە لە زلگەلەی ئەخوارد کە جمهوری ئیسلامی دایان نابوو چەندها ساڵە خەریکن تەغزیەیان نەکات و تەئمینیان نەکات بۆ ئەوەی کە مردم قانعکەن کە مەسەبەکەیان دروستە. دەی ئەوینی دانەدانیان تێ لە مزگەوتەکانە یا لە زمانێک بەحاڵ دوور نییە پارەکە لە مزگەوتەکان و دانەدانە هاتن و حتا قەسەمیان نەخوارد یانوت ئێمە هیچمان نەکردووە. یعنی تو تماشاکە ئەو وەزیەتە مەسەب لە ئێرانە تاریخی لە سیاسەتا تەواو بووە خەڵک ئەوەیانن ناوەتە پشتەر ئەگەر شانسیان ببێت لە داهاتوی ئێرانە ئەتوانێت وەکو ئەمریکی شخصی بەڕاستی ئەوەی چ حتا من بە زۆر بە ملاحظە و ئەڵێن چونکو ئەو نەجەنایەتیان کردووە
مەسەب ئەو نەجەنایەتی کردووە لە تاریخا و بەتایبەت لەم دەورەی مدرنی ئێمە جێگە و ڕێگەیکی نییە. تۆ تماشاکەن مەسەب لە ئێرانە هەر ئیسە خەریکە ڕۆژانە حکم ئیعدامەدا، جوانەکان ئێمە تێرێت لە ناو خیابانە هەڵیانەواسێ، خەڵک تێرێت پوڵیان پێدا بۆ ئەوەی کە لە عانێکە هەڵیانەواسێ چەپڵیان بۆ لێدەن، دانەژوەکان لە بانەوە و لە بان کێوە ئەیان خاتە خوارەوە، ژن و پیا ئەگرێ لە مەلە ئاما شەلاخیان لێدا، خەریکە تەجاوزیان پێکا. ئاخر تۆ حکوومەتێکی مەسەبی ئاوا یان نەوەی بۆ چوونێکی ئاوا چه شتێکی هاتیە کە بتوانیت مثلەن بۆ جنبشەکەی خۆت یان بۆ خەڵکی بۆ داهاتوی ژیانەکەی خۆت ئیسفادە لێکەی. ئەوانەیە کە ئەگرن ئەو ئەحزابە لە زۆر شوێنی ترا نیشانیان داوە کە هیچ ڕەبتێکیان بە جنبشی و حەلکردن مەسەلەی ملی و حەلکردن مشکلاتی واقعی مردم بەتایبەت مشکلاتی اقتصادی و سیاسی و ژیانێکی مرەفەه و بێ غەلوغەش و بەبێ ئێستثمار و بەبێ زڵم و زۆر ئەو ژیانە ئەوان بۆ خۆیان لە بەرنامەی خۆیانەدایان نەناوە. حتا تاریخەنی نیشانیان داوە کە زۆرێکیان خۆیان لە ناو ئەحزابەکانە مەڵایان هەیە، نەک مەڵایان هەیە بە مرتەجعین منتەقە قسەکە ئەسلی حیزبەکانیانە. بۆیە بەنەزەر من ئەوە نابێ خەڵکی کوردستان و من مطمئنم گوێ بۆشی ناکەن و بەتایبەت فعالینی ئەم جنبشە کە سەعید زۆر بە جوانێ ئشارەی پێکرد جوابی دەرخوری عەمەڵی ئەدەنەوە بوانە. بەڵێ زۆر سپاس دەست خۆشکا گوریابە زۆر بە کوردی بە کورتی کاک سعید پێم خۆشە ڕاو بۆچوونی ئێوەش سەبارەت بە پرسیاریم میوانە بە ڕێزەکە گوتوویە کۆماری ئیسلامی هەوڵەدا بە ڕەسمەکانی عاشورا بیرەوڕای خەڵک بەلای بیر و بۆچوونی ئاینی ڕابکێشێ. زۆر بە کورتی ئەگەر ئێوەش کومنتێکتان هەبێ. ئێمە سەبارەت بە مەسەلەی مەسەبی ئێمە کاگوریار ئاماژەی پێکرد کە ئێمە وەکو ئەمرێکی شخصی چاوی لەکەین، بەڵام ئەوە واقعیەتە کە ئێمە دەبێت ئەگەر چاو لە مێژووی ئاینەکان بکەین وەکو دووکانێک کەڵکی لێوەرگیراوە. دەسەڵاتدارانی سیاسی لە دنیادا خۆشیان دەزانن کە ئەم بیر و باوەڕە مەسەبیە کە ئەوان ئەو هەموو هەوڵەدەن پەرەی پێ بدەن، ئەوان خەریکن سیاسەتی پێوە دەکەن، خەریکن وەک دووکانێک ئیستفادەی لێ بکەن. ینی ئەگە بگەڕێنەوە بۆ مێژوو هەمومان دەزانین کە مەسەلەی قودس دوای گوێزانەوەی بۆ مەکە کێشەی بینی مەسیح و ئاینی ئیسلام، ئێستا کێشەی بینی سونی و شیعەکان، هەموو ئەوانە وەختێک دەبینی کە چەندە ناکۆکن، بەڵام لێرەدا دەبینین لە پرسیارەکەی پێشوشدا باز لە فعالیەتی وەچالاکی سەلەفیەکان کرا و چاوپۆشیەکی کە ڕژیمی کۆماری ئیسلامی وەکو ڕژیمێکی شیعات چەندە کەڵکی لێوەردەگرێت. بۆ لێرم لەمڕۆدا چۆن کەڵکی ئیسفادەی خۆی لێ دەکات بۆ ئەوەی کە کۆمەلگای سیکۆلار و کۆمەلگای ئازادی خوازی بە تایبەتی کوردستان و ئێرانیش بەگشتی پێ سەرکوت بکات، پێی بەرە و دواکەوتوی بەرێتەوە، مەجای پێداون کە چاوپۆشی لە فعالیەتەکانیان دەکات بۆ ئەوەی کە تەنگ بە بەرەی ڕادیکاڵ و ئازادی خوازی کۆمەلگا هەڵسنێت. واقعیەتەکە ئەوەیە وەروەکە گوریا ئاماژەی پێکرد کۆمەلگای ئێران تایبەتی بەگشتی و کۆمەلگای کوردستان بە تایبەتی گەیشتۆتە قۆناغێکە هەموو ئەم بەرنامانە هەموو ئەم پلانانە بەباشی دەناسێت. هەر ئەوەیە یەکێک لە ئەو کەسانێکە لە فەیسبوکدا فعالیەتی هەیە ئەکسێکی مەراسمێکی نەوحەخانی دانابوو یا لەو شوێنەدا کە ئازاداری بۆ حسێنەکەین و قوربەسەری دەکەن، کتبووی یەکێک لە ئەرکەکانی شۆڕشی ژینە ناوەرۆکی شۆڕشی ژینە ئەوەیە کە ئەم خەڵکە لەم قوربەسەریە نەجات بدات، یعنی خەڵک وشیار کاتەوەکە بەم قوربەسەریە بە هیچ کوێنە واقعیەتەکە ئەوەیە خۆم کە دەزانێکە ئەمە هیچێکی تێدا بەستە نییە، بەڵام دەسەڵاتداران دیانەوێت خەڵک بە مەسەرگەرم بکەن بۆ ئەوەی کە بتوانن دەسەڵاتەکەی خوان بپارێزن و ئەوەی مەبەستیانە بۆ خۆیان بەدی بێنن لە کۆمەلگادا. وەیە واقعیەتەکە ئەوەیە لەگەڵ ئەوەی کە ئێمە ڕێز بۆ بۆچوونی مەسهەبی خەڵک وەکو ئەمرێکی شخصی دادنین، بەڵام دەبێت ئەو واقعیەتش باس بکەین کە مەسلەی مەسهەبی ئەمڕۆکە بۆتە بەشێک لە سیاسەتی دەسەڵاتدارانی کە بنی مەسەب خەریکن دەسەڵات دەکەن لە وڵاتانی دەوروبەر وڵاتانی ئیسلامی، و ئەوەی کە مەبەستی ئەوانە خەڵک لە دواکەوتویی و وعدەدان ینی
ئەو بەهشتەی کە لێرەکانە ئیمکانی هەیە بۆیان فراهم بکەن وعدەیەدەن بە بەهشتێکی خەیاڵی بۆ لەم ڕۆکەدا خۆیان لە بەهشتەکەدا بژین و جەهەندەمێکیان بۆ ئەو خەڵکە خوڵقاندووە. بۆیە من دەڵێم مەسلەی مەزهەبی گرفتێکی زۆر گەورەیە لە نێو کۆمەلگادا و بەشێکیشی تەخسیری ینی دەکەوێتە ئەستۆی خودی ئەو خەڵکەی کە بەم بارودۆخە دواکەوتوانە ڕازین و دەیانەوێ خۆیانی پێ بە قەناعەت بگەێنی کە ئەمە بەشێکە کە خوا بۆی دیاریکردون کە ئەمە واقعیەتی. زۆر سپاس کاک ساید بینەرێکی خۆشەویستمان لە بانەوە پەیامێکی ئاراستە کردوین. سڵاو هاوڕێشاوان لە خۆت و میوانە بەڕێزەکان دەستان خۆش بێت بۆ ئەم بەرنامە لەم کاتەستیارەدا زۆرتر لەم جۆرە بەرنامە لەم ساڕۆژی ژینە بەڕێوە برن. دژمن پێ وایە کە خەڵک حرەکەتەکانی ناخوێنێتەوە بەڵام خەڵک بە عام و هێزە سیاسیەکان بە تایبەت کۆمەڵە زۆر ژیرانە دەستیان دەخوێنەوە. هاوڕێکتان لە بانەوە زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستمەکانمان هەم لە بانە هەم لە سەقز کە پەیامیان بۆمان ناردبوو دەستیان خۆش بێت. کاگوریا سەبارەت بە گەشتی کۆمنتێکتان هەبوو فەرموو. پێما هاوڕێگەلاویش هاوڕێ جەمیلە هاوڕێ جەمیلە فەرموون ئەگەر کۆمنتێکتان هەیە. من ویستم لەسەر ئەو پەیامی کە ئەحزابێک چەندین ئەحزاب داریانە بە پەیامی تەسلیەت بە هینی تاسوعا و ئاشورا. بە بڕوای من ئەو ئەحزابانە ئەگە خۆیان تازە نەکەنەوە لە شۆڕشی ژنجیان ئازادی زۆر بەجێ ماون و بەجێ ژەمێنن. چونکی شۆڕشی ژینە هەموو ئەو شتانەی ژێر پێی خۆی ناوە دوای خۆی خستووە لەوە ڕەت بووە شۆڕشی ژینە. شۆڕشی ژینە یەکەم دژی پیاوسالاریە، دژی خولافاتە، دژی هەموو چەسانەوەیەکە. جا ئەم ئەحزابە چۆن لە کاتێکە کە ژینا لەسەر لەچکێک کوژراوە کە تۆزێ قژی بە دەرەوە بووە، ئەویش ئەو لەچکە لەو مەزهەب و دینەوە هاتووە لە دینی حاکم کە بە قەولێ لە سیستەمی ئێرانە پەیڕەو ئەکرێت. شۆڕشەکە خۆی ناوی بە خۆتی شۆڕشی ژینە شۆڕشی ژنجیان ئازادی. من زۆرم پێسەر یعنی شۆک دەبم کە پەیامێکی ئاوا لەم سەردەمەیە لە ئەحزابە بیسم کە بۆ تاسوعا و ئاشورای دەنێرن. نازانم چی بڵم لە شۆڕشی ژینە هەموو شتانی بەجێ هێشتووە. شۆڕشێکە کە دژی هەموو کۆنەپەرستیەکە، شۆڕشێکە کە ژینا وەختێ ئەو شەوە کە مەلاکان هاتن قورئانیان بخوێنێ وتی ئەو ئاینەی تۆ ژینای کوشتووە نامانەوێ قورئان بخوێنی لەسەر گۆڕی ژینە. یعنی خۆ ئێمە دژی دین نین بەڵام دژی ئەو چەسانەوەی ئەو بە سیستەمکردنەی دینین کە لە کۆمەلگای ئێمە 44 ساڵە خەڵکی پێدەکوژێ، خەڵکی پێ ئەچەوسەندرێتەوە، خەڵکی پێ ئەخرێتە زیندان. دژی ئاو بە سیستەمکردنین ئەحزابێک کە ئەو شتە ئەکان بە نەزەری من لەو شۆڕشە جێماوە ئەگە خۆی تازە نەکاتەوە تا زۆر سپاس بۆ کۆمنتەکەتان هاوڕێ جەمیلە. عەفو من بە باشی مۆنیتۆرەکە نابینەوە نەکەشمدا بەڵام بە باشی مۆنیتۆرەکە نابین و نەمزانی کە ئەتانەوەی کۆمنت دابن داوای لێبوردنەکەم. دەست خۆش بۆ کۆمنتەکەتان. زۆر سپاس. دێمەوە لای کاگوریا کۆماری ئیسلامی گەشتی ئێرشادی کارا کردووەتەوە لە نێو خێبانەکانە دێن و ئەڕۆن و ئەبینین کە لە هەواڵەکانە ئەبینین کە خەڵک دەست بەسەرەکەن. ئایا ئەمە پێتان وایە ئەم هەنگاوە یارمەتی دەرە دووبارە بۆ سەرکوتی دووبارە لە نێو شەقامەکان چۆن خەریکین لە ساڵیادی شۆڕشی ژینە ئەو شۆڕشەیە کە هەر ئەم هێزە بە کوشتنی ژینە ئەمێنەی دەست بێت؟ لەم بابەتە زۆر مهمە کە ئێمە تەشخیص بدەین کە جمهوری ئیسلامی تەرحی تازەی پێ نییە. ئەم شتێکە هاوردوویە 20 ساڵەوە پێش و 30 ساڵەوە پێش ئیجرای کردووە. یانە تەرحێکی ئەمڕۆ ئەگەر ئەم ڕۆژی تواشەکەی تەرحێکی زۆر شکست خواردووە چەندها و چەند بار ئێستفادە لێکراوە تەرحێکی تازە نییە. ئەو شتێک کە تازەیە ئەوەیە کە مردم چەنە چوونەتە بەرەوە، یعنی ژنانی ئێران چەنە چوونەتە بەرەوە کە جمهوری ئیسلامی دووبارە لە ناوخۆیان چەند مشکلی بوو دروست بووە. یەکێک لە مشکلاتەکانی ئەوەیە کە ئەم ئۆرگانەکەی لەگەڵ ئەو ئۆرگانەکەیان شەڕەکە پێی وایە مەسەڵەن ئەگەر بەسیج پێی وایە ئەگەر
لە پلیس وەری بگرنەوە بیدەنە بەسیج حەلیەکە سپای پاسداران پێی وایە ئەگەر بیدەن بە سپای پاسداران سپای پاسداران حەلیەکە یعنی خۆیان لە ناو خۆیانە بەرخوردیان بە یەکتر نیشانەدا کە ئەو ڕژیمە چەنە بێتەرح و بێ بەرنامە و لە تەرحایەکی شکست خواردووی ڕابردووی خۆی ئیسفاداکە بەڵام لە موقعیتێکی جدیدا قراری کرد ئەو موقعیتە جدیدە چییە؟ موقعیت جدیدە ئەو دەستاوەردەیە کە جنبش ژینا بەدەستاوەردووە جنبش ژینا یەکی لە دەستاوەردەکانی کە ئێمڕۆ مەسەن هەڵەگەڕێتەوە بە پرسیار ئەوڕی خۆت کە موقعیەتی ئەم جنبشە چییە؟ دانێکی ئەوەیە کە لەسەر تاسە ئێران تۆ ئەبینیت حجاب مەسئلەیەکی ئەسڵی ئەم ڕژیمەیە مەسئلەی ئەسڵی ڕژیمە لەبەرچی لەبەرەوە لە خیابان و لە هیچ کوێنێک مردم ڕایەتی ناکەن ئێوارە بەرە ئۆلاوە تماشاکە لە خیابانەکان تاران و لە هەموو شوێنێک ژن بەبێ حجاب حتا ڕەقسەکەن لە خیابانە هەر مناسبەتێک پێێنەکەن نمایشی قدرت لە مقابل ئەم ڕژیمەوە بەیانە قدرت لە مقابل ئەم ڕژیمەوە بە نمایشدانن بۆیە بە نەزەر من ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو جنبش ژن ژیان ئازادیە قەدەمێک نەک هەر ئیمڕۆ هالە جریانە و قەدەمێک محکەمتر ئاگاهی بە ئاگایەکی زۆرترە و بە تەرحێکی وەسیعترە و بە تەنەوعێکی لە تەرحە بە تەنەوعێکی زۆرترە و بە زەحمەتێکی کەمترە و بەڵام ڕژیم گیری خواردووی بەدەستیانەوە ڕژیم مەجبورە هەموو هێزەکەی تیار کات هیلاکیان کات بەڵام دەستاوەردێکی تایبەتیی بۆی نەبێت وەختی ئێوارەتێنەوە بۆ ماڵ ئەم دانیان نێژی بۆ دانیان تۆ خوێڕیت من ناتوانانی منتوانم بیکەم بیدە بە دەست خۆمە تا بتوانم بیکەم بۆیە بە نەزەری من ئەم مەسئلەیەکی گەورەیە کە هەمزەمان لە تەک خاست و تاڵباتی کرێکاران لە تەک بازنشستەکانە لە تەک باقی مەسایلی دانیشتجووە و مەدرسە و محلاتی فەقیرنشین ناخەری کە تا بە پای ئەم جنبشە ئەڕواتە بەرەوە هەر ڕۆژێک مزاحمێتێکی تازە بۆ ڕژیم دروستەکە بەڵێ دەست خۆش پامێکی ترمان بۆ هاتووە لەلایەن بینەرێکەوە دووبارە داوایان کردووە تکایە قسە لەسەر ئەو هێزانەوە وەک پێکاکا و حزبی دموکرات بکەن کە باسی محەڕەم ئەکەن و گەورەی ئەکەنەوە بووەتە قسە و باس ئەڵێن کۆمەڵە بە خاتری بام پرسیارە بکەین ئەوە لە کاک سعید دیارە بینەرانمان زۆرتر پێیان خۆشە لەسەر ئەو بابەتە قسە بکەین لەسەر بابەتی پیرۆزبایی محەڕەمی هەندێک لە حزابی ئۆپۆزیسیۆن کە بینەرەکەمان نووسیوێت تکایە قسە لەسەر ئەو هێزانە و پێکاکە و حزبی دموکرات بکەن کە باسی محەڕەم ئەکەن و گۆڕەی ئەکەنەوە من لەسەر ئەو پرسیارێکە لە کاگوریات کرد مەسلەی گەڕانەوەی گەشتی ئێرشادە و حکوومەتێکی چکۆلم هەیە مەسلەکە ئەوەیە گەڕانەوەی گەشتی ئێرشاد ئێستا ڕژیم ئێمە پێشتریش باسمان کردووە کە ئەم مەسلەی نەکسە یا ڕاوەستانیا ئەم وچانەی کە شۆڕشی ژینا ئێستا گرتوویەتی و دڵنیان کە بە گروتینێکی زیاترەوە سەر هەڵەداتەوە ڕژیمی تووشی ئەو گومانە کردووە کە توانیوێتی بارودۆخەکە کۆنتترۆلکە توانیوێتی ئەم شۆڕشە شکست پێ بێنێ و خەریکە هەر لە حربەکانی پێشتری استفادەکە گێڕانەوەی گەشتی ئێرشاد لەم گومانەوە سەرچاوە دەگرێت کە بە بڕوای من گومانێکی باتڵ و شکست خواردووە لەسەر مەسلەی ئەوەی کە پەیامی پیرۆزبایی ئێمە دەزانین کە سیاسەتی پەکەکە یا جریاناتێکی کە لەو نزیکن لە ڕابطە لەگەڵ مەسلەی مەذهبدا ساڵانێکە کە ڕخنەی لەسەرەوەنەوە دەگەڕێتەوە بۆ سیاسەتی خۆیان ئێمە ناتوانین لێرەکانەدا شتێکی زۆر مشخص بڵێنسونەوە سیاسەتی حیزبیەوە ئەوە لە ڕابطە لەگەڵ مەسلەی دیکە کە بە تازەگیش حیزبێکی دیکە لە بۆنی ساڵڕۆژی محەرەمەوە پەیامی داوەوانە ئەو واقعین کە ئەمانە مربوط بە سیاسەتی ئەو حیزبانن بەڵام ئێمە وەکو کۆمەڵە پێمان وایە دەبێت عفو قسەکان دەبڕم ئەو بینەرەشمان هەر داواکاری زیاتری ئەوە بووە کە بەڕوونی پەیامی خۆمان بگەینین ئەرز دەکەم من دەڵام ئێمە وەکو کۆمەڵە قسە دەکەین کارمە بە حیزبەکانی کە نییە سا دەتوانین ئێمە دەڵێن ڕخنیان لێ بگرینی ئەوە خەڵک خوانن قەزاوەتیان لەسەرەکەن بەڵام بە نیسبەت ئێمەوە خۆمان وەکو کۆمەڵە ئێمە لەگەڵ خەڵکار و ڕاستی لە قسەی هاوڕێیانی داهات کە ئێمە دژی مەذهب نین دژی باگراوەندێکی فکریە تەکیەگایەکی معنەوی نین کە خەڵک بە هەر هۆکارێک پشتی پێ دەبەستن بەڵام دژی
ئەوەین کە لە مەسهەب وەکو سیاست ئیسفادە بکرێ وەکو دوکان ئیسفادە بکرێ بۆ پاراستنی دەسەڵات ئیسفادی لە بکرێت وەک ئەوەی کە ئێستا لە ئێراندا دەیبینین و ئێستاش مەسەرەن حتمەن پرسیاری ئەم بینەرە خۆشەویستەشمان لێرەوە سەرچاوە دەگرێت کە ئایا ئەمەی ئەو حیزبانە دەیکەن سادقانەیە کە هەموو خۆیان بە چە بەزانن خۆیان بە سوسیال دموکرات دەزانن ئەنواع و ئەقسام نێو لە خۆیان دێنن وەڵام بەم شێوەیە دێنن ظاهر دەبن ئایا ئەمە واقعیە واقعینەوە خۆیان دەبێ خەڵک خۆی قەزاوت لەسەر سیاسەتەکانی ئەمکەوە ئەو حیزبانە خۆیان جواب بدەنەوە بەڵام بەنسبەتی ئێمە وەکو کۆمەڵەوە ئێمە بۆچوونی خۆمان لەسەر مەسەلەی مەسەب باس کردووە و پێشمان وایە ئەم جۆرە ئەزاداریە ئەم جۆرە ڕێوڕسمانە ئەمانە دەبێ بچنەوە چوارچێوەی مزگەوتەکان نابێت لە نێو شەقامەکان لەبەر چاوی خەڵک و بە شێوەیەکی بەم شێوە علەنی بەڕێوە بچن ئەمە بیسان دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو کەسانەی باوەڕیان پێێتی لە مزگەوتەکاندا چۆنی بەڕێوە دەبن بیبن بەڵام ئێمە پێمان وایە ئەمە کارێکی ڕەوانیە کە تۆ بێنی بە خاتریەوەی کە دەسەڵاتت هەیە بەم شێوەیە ڕێوڕسمە مەسەبیەکان بەڕێوە بەری یا مەسەرەن ئێمە وەکو کۆمەڵە فەرزکەین بێنین بە خاتری ئەوەی کە تعدادێک لەو کەسانەی کە باوەڕمەندن بەم ڕێوڕسمانەوە بێنین مەسەرەن پەیامی پیرۆزباییان بۆ بڕین لە حاڵێکدا ئێمە خۆمان کوتومانەکە ئێمە مەرزبەندیمان هەیە لەگەڵ ئەو بۆچوونانە شەڕیان لەگەڵ ناکەین بەڵام وەختێکی بیانەوێ کە بە زۆر بەسەر کۆمەلگای داپسەپێنن بەرەنگاریان دەبینەوە بە قسە بەڕوونکردنەوە و خەڵک ڕوون دەکەینەوەکە ئەمانە هیچ قازانجێکی بۆ بەرژەوەندی خەڵک لە هیچ بوارێکەوە تێدا نیە بەغەیرە زەوەی کە بەرەو دواوایان دەباتەوە بەغەیرە زەوەی کە مەغزیان مەشغوڵ دەکات بەغەیرە زەوەی کە چینە و کدورەت و خین و تووڕەی لە بینی خەڵکدا بەسەرەن فەرزکەین کێشەی 1400 ساڵ لەوە پێش تۆ بین لێرە زیندوو دەکەیت بە بینیشی ئەوسونەدا حسین ئەخر خۆ هەمومان دەزانی کە چیە کوشتوێتی دی ئەمە خۆ ناکرێ ئێمە بۆیە دەڵا ئێستا ئەمەش دەچێتە قاڵبیەوە دەڵێ ڕێزگرتن لە حسێن لە دژی خەڵکی دیکەیە وی مەسلەکە وە سەردەمانی 1400 ساڵ لەوە پێشی ڕوویدا و ئەسا ئەمە بێنین ئەمانە باوەشێن کەینەوە ئەمە لە ڕوانگەی ئێمەوە کارێکی نادروستە بۆیە ئێمە خۆمان قەت ئەوە ناکەین تێبینیشمان لەسەر ئەو جۆرە هەڵوێستانە هەیە بەڵام بەڕاشکاوی ئێمە دەڵێن دژی مەسهەب نین دژی بیر و باوەڕی مەسهەبی خەڵک نین وەکو بیر و باوەڕێکی ئاسایی وەکو تەکیەگایەکی معنەوی بەڵام بە دژی ئەو کەسانە دەوەستینەوە و بەڕوونکردنەوە بۆ هەر شێوەیەکی کە بۆمان بکرێت ڕوونکردنەوە بێ هاندانی خەڵک بێ بۆ ئەوەی کە بەرحاڵ سیاسەتەکانی ئێمە پەیڕە و بکەن و دوور بکەونەوە لەو خورافاتە بۆ ئەوەی کە ئەمانە پسنەوەجێی خۆیان و ئێمە بتوانین لە کۆمەلگایەکی ئازاددا بژین کە هەر کەسە خەڵک دەتوانێت هەر مەسەبێک اختیار دەکا و هەر کەسیش ئازاد بێت کە هیچ مەسەبێک اختیار نەکا ببێ ئەوەی هیچ شارێکی لەسەر بێ بەڵام ئێستا دەبینین وانە کابرا لەسەر ڕۆژوو نەگرتنێک چی بەسەردێنن کەسەکە لەسەر لەسکە بەسەردانێت بەسەر نەدانێکدا بەسەرەت چی بەسەردێنن لەسکەی بەسەراداوە بۆیە ئەمانە بوونەتە گوشار خەریکە سیاسەتی پێوە دەکرێت ئێمە دژایەتی ئەوانە دەکەین بۆیە بۆ نسبەتی پرسیارەکەش کە لە ڕابطە لەگەڵ هەڵوێستی و حیزبانە بەڕاستی و خۆیان دەبێت وەڵام دەرەوە بن و خەڵک خۆیان قەزاوت بکەن بەڵێ زۆر سپاس هاوڕێ سعید کۆمەڵی هاوڕێتمان لە ڕێگای مەسنجەرەوە دەستخۆشیان لە بەرنامەکە کردووە زۆر سپاس یێوانی شەکەین ئەگەڕێمەوە لای هاوڕێ جەمیلە هاوڕێ جەمیلە دۆر و نەخشی ژنان لە شۆڕشی ژینادا زۆر بەرچاو بوو تا حدێکە ئەم شۆڕشە بە شۆڕشێکی ژنانە پێناسە دەکرا وەکو خۆشم لە پرسیارگە لێ پێشودا ئاماژەم پێدا خەریکن لە ساڵیادی شۆڕشی ژینان نزیکە بینەوە ژنانێک کە بە ئەزمونێکی خەباتکارانەوە ئەم شۆڕشەیان واتە دەست پێ کرد و لە تولی ئەم شۆڕشە پێشەنگی ئەم شۆڕشە بوون ئێستا چاوەڕوان دەکرێت لە ساڵیادی ئەو شۆڕشەدا چۆن دەرکەونەوە هەروەکو تۆ خۆت باست بەوە کرد کە ئەم شۆڕشە ژن دەستی پێ کردووە و لە هەموو وارەکانیشە ژن فعالیەتی گەرمی بووە لەم شۆڕشەیە مەبەست بەڵێ چالاک ئەمەوێ یەکشت بڵم لەسەر ئەوە کە بۆچی ئەسان شۆڕشەکە ژنانەیە بۆچی شۆڕشەکە ژن دەستی پێ کردووە تیای چالاک بووە بۆ ژن خۆی زەعیفترین قشری جامعە بووە نە ئەوە کە زەعیف بووە زەعیف کراوە
چەوسێنراوەتەوە لە هەموو بوارەکانە ژن لە جامعەی ئێرانە نەکە جامعەی ئێران جامعەی خاوەرمیانەیە ژن وەک پلەی دوو چەوسێنراوەتەوە سیر کراوە وەک پلەی دوو سیر کراوە لە خۆی سیستەمی ئێران سیستەمێکی هەم مەسهەبی بووە هەم پیاو سالاری بووە لە هەموو بوارەکانە ژنی پەراوێز خستووە حتا بۆ فوتباڵێک بۆ بینێنی فوتباڵێک ژن ئیجازەی نەبووە بچێت سەیری کوڕەکەی کە فوتباڵیستە مەسەلەن بۆ هاوسەرەکەی ئەسڵان بچێتش یعنی لە چکۆلەترینش لە سەرەتاییترینشن ژن مەحروم بووە لە جامعەی ئێرانە شۆڕشەکەش بۆیە ژن دەستی پێ کردووە ژن هەر چالاک بووەتیایە بە شێوەی چالاکتریش بەشدار ئەبێ و خەسارناسیش ئەکای بە بڕوای من ئەم جنبشی ژن ژیان ئازادیە کە ژن دەستی پێ کردووە ژن تیای چالاک بووە خەسارناسیش ئەکات کە ئەم ماوەیە ئەوە ساڵێک تێپەر ئەبێ ئەم جنبشە بە نەتیجەی خۆی بەو شێوەیە کە ئێمە چاوەڕوانەکراین سەرنگومی جمهوری ئیسلامی بوو تا ئێستا پێش نەهاتووە و توولی تێشاوە پێینکە خەسارناسیش ئەکات چی بکات لەمە بەدواوە کە خەسارەکانی کەم بێتەوانێ هەموو جۆر فعالیت ئەکاژن چونکی ئەگەر نەیکا ئەیدۆڕێنێت ئەگەر نەیکا ئەیدۆڕێنەکە چالاک نەبێ لەو بوارەیە چونکی بۆچیە بێ چالاک بێت هەموو زڵمەکان لەو کراوە سەرەتا هەر لە خانەوادەوە بگرا لە سیستەمی پیاوسالاریەوە بگرا هەم لە جامعەی ئێرانە لە ئیدارە و لە مەدرسە و لە هەموو شوێنێکە کە سیستەمەکە مەسهەبی بووە کە ئەو چێوسێنراوەتەوانێ ئەگە ئایسێ چالاکتر نەبێت دەیدۆڕێنێت و هەر چالاکیش ئەبێ بە بڕوای من خەسارناسیشەکات بە شێوەیەکی بەرینتر دێتە سەر شەقام و دێتە کاروبارەوانێ کە ئەم شۆڕشە بە ئەزمموی خۆی و بە هینی خۆی بە سەرکەوتنی بگەیەنێ و ئەشیکات و چالاکتریش ئەبێ بە بڕوای من خەریکی ڕێکخستنە یعنی ڕەنگ بە جمهوری ئیسلامی پێی وابێ ئەم شۆڕشە توانیوێتی سەرکوتی کات توانیوێتی بیباتە ماڵەوە بەڵام ئەم شۆڕشەش تەجروبە پیا ئەکا لە خەسارەکانی کە پێی گەیشتووە تەجروبە پیا ئەکا لەمە بەدواوە چی بکە خەساری کەمتر بێ چی بکە کە دەستکەوتەکانی زۆرتر بێ هەر ئیسێ ئەو شۆڕشە دەستکەوتی زۆر بووە کە ئیسێ بە قەولی ئێمە جمهوری ئیسلامیمان نەتوانیوە بڕوخەنی بەڵام قودسیەتەکانمان ڕوخاندووە لە ناو ئێرانە ئەو شتانە کە قودسیەتی بووە لە ئێرانە کە بڤە بووە کەس نەیوێراوە دەستی ژن پێشێلی ناوە ژن خستێتە ژێرگەی خۆی ئەوانە جاران مەلایەک قودس بوو بۆ خەڵکسێ هەر ئەوانەی کە دەسەڵاتی زۆر شتی تریان نییە لانی کە مەچن کڵاوی مەلاکە لابن شۆخی بە مەلاکە ئەکەن کە تا دوێنێک بوو خەڵکیان وا بوو مەلایەک ئەمە نمایندەی خوایە و کەس بۆی نییە قسە لە بەرابەری بکات بەڵام ئیسێ بەرەنگاری ئەبێتەوانێ بە بڕوای من ژن چالاک بووەوە چالاکتریش ئەبێ ئەسڵان ئەو شۆڕشەی ئێران کە ژن دەستی پێکرد لە هەموو دنیا دەنگی داوەتەوانێ نەک هەر لە ئێران چونکی ئیسێش حتا ژنان لە ئوروپاش بەو حدی 100% نەگەیشتن بە مافەکانی خوان ئێمە لە ژنانێکی زۆر چالاکەیە کە لە ئوروپا پشتیوانی لە ئێمە ئەکەن یعنی زۆر جاسان شعارەکانی ئێمە بە کوردی ژیان ئازادی ئەوەیە نەوالێ یعنی بە جۆرێک بۆتە کە ئەڵێ ژیان ئازادی بۆ خۆی معناکەی فۆرەندێک داوەتەوان بە زمانی خۆی کە ژیان ئازادی چ معنایەکی هەیە جا من هەر بەو دەلیلانە ئەڵم ژنان زۆر چالاکتر ئەبن بەڵام زۆر بە تەجروبە دێنەوە مەیدان دەست خۆشا و ڕێجەمیلە بینەرێکی ترمان پرسیاری هەناردووە بەداخەوە ناوی نەنووسراوە هەندێک گروپ و کەسایەتی پێیان وایە شۆڕشی ژینە تا ڕادەیەک سەرکوتکراوە ڕژیم توانیوێتی بارودۆخە کۆنترۆڵ بکە مەبەست لە دەربڕینی ئەم بۆچوونە و لێکدانەوەیە چییە کاگوریا من حەز دەکەم یەک دوو جملە لەسەر قسەکان یا ئیدامی قسەکان کاک سەعید بێژم بەر لە ئەوە جاتێ مەسەرم بەحسەوی بینەرێکتر عەفو هەمان بینەرێکمان نەبانەوە هەندێک ملاحەزە لەسەر قسەکە کاسایی بووە دواتر بەپێ پێویست و بەپێ کاتی بەرنامەکە حتمما لەسەری قساکەین فەرموو کاگوریا فقط منی سەر دوو جملە عەرز دەکەم هیچ بە حاڵی مە لە ناو بەرنامەی کۆمەڵە و حاکمیەتی خەڵک لە کوردستانە حداقل بە ڕۆشنین ئەوە نووسراوە کە مەذهب لە سیاسەت جیاکرێتەوە یعنی
بمعنای عملیەکەی دەستی مەسەب لە ژیان مردما کۆتا ئەکرێتەوە مەسەب ئەبێ بە ئەمرێکی خصوصی و ئێمە حتا من بڕێجای احساسەکەم ئەم جنبشە ئاوا بڕاتە بەرەوەشێ هۆشمان بێ ئەو ئینسانگەلێکە مەسەبی نەبێ حرمەتیان ڕابگرین نە بە خاتر مەسەبەکان حرمەت ئینسانی خۆیان کە مەسەبەکە چەندی بارە بەسەریانەوە نەبێ بە بارێکی حقوقیش بەسەریانەوە ئەوە کار عیلمە ڕۆشنگەری یعنی عیلم هەرچی چوەتە بەرەو خودی مەسەب کڵاوی پەست معناکە بۆ بنابەرین لەنەزەر حقوقیە و ئەو جۆرێکە عەرزم کرد دەست مەسەب لەناو کۆمەلگا قەت ئەکرێت بەڵام حەقی ئینسانی هەر کەسێکە هەر جۆرەی بیرەکاتەوە بیکاتەوە لەسەر مەسەلەی ئەم جنبشە یا ئەوەی کە ئایا ڕژیم کنترۆلی هەیە بەسەر یا بەسەر ئەوزاعەکە یانە خب تەبیعی ڕژیم حاکمێتەکە لەوێ ئەوە قسەیەکی تیانە ئەوەی کە 82 ملیۆن ئینسان خەریکە کنترۆلەکە یاعدامەکە و قسەکان هاوڕێ جەمیلۆ و کاک سەعید تەوزیحیاندا کە بلەخەر ئەو شتە واقعیەتێکە بەڵام ئەم جنبش ژینە جنبشێکە کە ڕژیمی بە لەرزە دەرهاوردووە و هەر ڕۆژ لە شوێنێکە و خەریکە خۆی نیشانەدا و ئەگەر یعنی حتا ئەو شتەی کە ئیسە مەسەڵەن شەقام زۆر مهمە ئەو زۆر کەس لەسەری قساکە ئەژێ شەقام نەماوە بە نەزەر من ئەم جنبشە زۆر بە ئاگاهیەکی گەورەترەوە بێت واشە شقام کات و حتمما وایچە بێت یعنی تۆ ناتوانانی 500 نەفەر بە 500 نەفەر بڕۆیتە شەڕێکی مانونەمانی خیابانی بە 2000 نەفەرێکی حتا لە تارانە 8 ملیۆن ئینسان یاتە تۆ ناتوانانی بە 1000 نەفەر بڕۆیتە شەڕ مانونەمان بۆیە ئەمانە تاحی گەرەکە ئەو تەرحە زۆر مهمەکە تاکتیک لە بۆچوونی جنبشە زۆر بەرفراوانە و بەرفراوان بوونی تەرحەکان زەمانەتی جنبشەکەس و لە عین حاڵە مطمئنن تەواضقواکەی بە نەفعی جنبشەکە زۆرتر ئەگۆڕێت جا ئەمە بنیان زۆرتر لە سەری قسەکە چۆن دەتوانێت ئەو تەرحە بەرفراوانتر بێت یانە بەڵام لە دوو کەلیمە ئەوەیە کە بە نەزەری من ئەوە نییە کە ئەم جنبشە قابل کنترۆل بێ بۆ جمهوری ئیسلامی بۆ جمهوری ئیسلامی قەتعەن قابل کنترۆل ناتوانێت ببێت چونکە موقعیتەکەی گۆڕیوە بەڵێ دەست خۆشکا گوریا زۆر کەم کاتمان ماوە پێم خۆشە زیاتر بدوێنە سەر بابەتەکان هاوڕێ سعید ئەگەر بکرێت زۆر بە کورتی شۆڕشی ژینە بۆ بەدەستهێنانی سەرکەوتن دەبێت جارێکی تر شەقام داگیر بکاتەوە ڕاو بۆ چوونی ئێوە لەمبارەوە چ چاوەڕوانیە گەکرێت هەمومان دەزانین کە ئەم شۆڕشە لە ماوەی ئەم ساڵەدا پوختەتر بووە ئەزمموی وەرگرتووە ئەو ئینسانانەی کە لە ڕێبەری ئەم شۆڕشەدا بوون وەکو چالاکی مەدەنی و سیاسی لەم شۆڕشەدا بەشدار بوون هەمویان بوونەتە خاوەنی ئەزمموی خەباتێکی چروپڕی یەک ساڵە دوژمن و بەرابەرەکەی خۆیان زۆر باشتر ناسیوە و هەر ئەو ڕاوەستانە یا هەر ئەو هێوربوونەوەی ناڕزایەتی خیابانەی کە دەیبینین و هێندێک گومان و تەوهمی دروست کردووە کە ڕژیمیشی وادار کردووە کە فەرزکەین هێزێکی جەنایەتکاری وەکو گەشتی ئڕشادیسان بە زۆر بەشەرمێنانە یا بەخشکە بێنێتەوە سەر شەقامەکان ئەمە واقعیەتێکە کە ئێمە دەبێت ئەوە دەرک بکەین کە لە ئەزمون وەرگرتن لە دەقیق بوونەوەی ڕاهبەرانی ئەم بزوتنەوەیەوە سەرچاوە دەگرێت بەڵێ مەبەستی منیش کاک سعید ئەوەیە کە هەڵە و کەم و کورتیەکانی ڕابردوو قەرەبوو بکرێتەوە لە ساڵیادی ئەم شۆڕشەدا هەمومان دەزانین ئێمە ناتوانین نێوی بنین هەڵە چون هەر حرەکەت و ئاخێزێک کە دەست پێ دەکات دەست پێ دەکات لە سەرتاوە دیارە بەقەت ئەوەی کە ساڵێک تەجروبە بەدەست بێنێ دەقیق نییە تووشی هێندێک ڕەنگە هەڵەش بێت کە ئەمە ئەم خەسارناسیە دەکرێت لە شوێنی دیکەوە باسی بکەین بەڵام بۆ ئەمڕۆ بۆ ئەو قسانێک کە لەم ڕۆدا دەکەین یا بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمەکانی ساڵیادی شۆڕشی ژینە ئێمە دەڵێن پێویستە دەرز لە هەڵەکانی ڕابردوومان وەربگرین بەدەستی کەمگرتنی دوژمنەکەمان کە خاوەنی هێزێکی سەرکوتگەری بەرین و خۆشی بێڕەحمە بناسین و بە تاکتیکێک بەرامبەری ئەو هێزە بینەوە کە نەتوانێت دەستمان بەو شێوە لێ بۆشێنەکە
ئەو هەموو ئینسانە باشەی لێ ئەستاندین. من ناڵم زۆر شتێکی سەیر دەکرا، بەڵام دەکرا وانە بواە، دەکرا ئەو هەموو ئینسانە هەڵکەوتەی کە لەم ئاخێزەدا دەستچین کران، ژیانیان لێ ئەستێنرا، بەشێکی زۆریان بپارێزرێن. هەر وەک ئێستا بە بڕوای من بەشێک لەم هێوەربوونەوە وەت بە دیقەت حرەکەتکردە بۆ پاراستنی ئەوەیە، ئەمە خۆی دەستکەوتە. بۆیە هەمومان دەزانین ئێستا ئەنوا و ئەخسام کۆڕ و کۆمەڵی جۆرا و جۆر خەریکە لە کۆمەلگادا شکل دەگرێ، هەمووشی لە نەتیجەی ئەم حرەکەتە شۆڕژگەرانەوە سەرچاوە دەگرێت. ینی هەموو هێز و توانە و ورەکەی لەم حرەکەتە وەردەگرێت. تۆ چاو لێ بکە، هەر ئەو تەشەکولانە کە بە نێوی دایکانی گیان بەخت کردووان بە ئەنواعی نێوی جۆرا و جۆر شکلی گرتووە، هەر ئەو ڕێکخراوانەی کە بە نێوی ڕێکخراوی کرێکاری معلمان، جوانان، یا حرەکەتێکی کە لە بلوچستانێکی کە ئەمڕۆ کە ئێمە دەیناسین کە چەند چناوچەیەکی خەباتکار کە ئێمە پێشتر پێماوا بوو شوێنێکی مەسهەبی دواکەوتو. من خۆم دەڵم خەڵکی کە با نەڵێم هەموو تێوە نەدی، بەڵام من خۆم تەسەورم لەسەر ناوچەی بەلوچستانەوە بوو کە شوێنێکی دواکەوت و ڕاگیراوە لەباری بیر و بۆ سووری شەوای. بەڵام ئێستا دەبینین هەر لەو ناوچەیەدا ئەم حرەکەتە ڕادیکاڵانە دەکرێت. هەر ئەوەشە ئێستا ئێمە دەتوانین بڵین لە ئەزمونونەکانی کوردستان دەرسی وەرگتووە بە شێوەیەکی باشی نیشانی داوە. هەر ئەمە بۆتە چقلی چاوی ڕژیم بەردەوام دەستی لێ دەوەشێنێەوە، بەهانەشی هەیە هەر بەم تەسەورەی کە ئەمە ناوچەیەکی پراوێزخراوە، فەرامۆشکراوە، خەڵک ئاگای نێنێەوە زیاتری دەستیان لێ دەوەشێنێ. بەڵام ئێستا دەبینین هەموو ئەم بربەستانە تێپەڕیون، چکۆلەترین حرەکەت و کردەوەی وحشیانەی ڕژیم لە ئاستی دنیادا دەنگداتەوە. ئەمانە هەموو دەستکەوتی ئەم شۆڕشن، یەکگرتوویەکی کە لە بینی نەتەوە جۆرا و جۆرەکانی ئێراندا لە ئاستی ئێراندا شکڵی گرتووە. ئەمانە هەموو دەستکەوتی ئەو شۆڕشن، لەگەڵ ئەوەی کە ئێمە دەڵێن هێندێک ڕەنگە ئەوە باسم کرد مەسەلەن هەڵەکان نەگەڵی سیاسی عەجیب و غەریب و بێتت دەکرا. من دەڵام فەرزکەین لە پاراستنی ژیانی ئەو هاوڕێ ئازیزانەماندا دیقەتی زیاتر کرابایە. بۆیە دەبێ هەوڵ بدرێت ئەم ڕێکخراوانەی کە پێکاتون بەرینتر بکرێنەوە، و بە تایبەتی ڕێکخراوی دایکانی گیانبەخت کردوان، دایکانی خاوەران، دایکانی پارکی لالا، دایکانی پێشڕەوە، ئەو ڕێکخراوانەی کە بنێوی دایکانەوە پێکاتوەوە، بە تایبەتیش ماهیەتەکەی و دەبینی ڕێبەریەکەی بەدەست ژنانەوەیە، بەدەست دایکانەوەیە. بۆشمە خۆشمان دەزانین تەئسیری دایکان لەسەر حرەکەتە شۆڕژگێڕی و بناغە هەڵتەکێنەکان لە ئاستی دنیادا چۆن بووە. بۆیە هەر ئەم ڕێکخراوانە دەکرێت بەهێز بکرێن، دەکرێت دایکان ئیحتیمام و گرنگی زیاتری پێ بدەن، ژنان زیاتر پشتیوانیان لێ بکەن بۆ ئەوەی کە ببنە سەرچاوە، ببنە هیوا و هومێدی باقی کۆڕ و کۆمەڵەکانی کە لە داهاتوودا قەرارە پێک بێن، و بە تایبەتیش لەم ساڵگەردی ژینادا دەبێ شکل و شێوەی نوێ و ئەمڕۆیی تر وە چالاکانەتر بە خۆیانەوە بگرن. تەنیا بە ڕێکخراو بوون، بە یەک هەڵوێست بوون، بە یەکگرتووی و ینی یەکگرتووی خەباتکارانەمان دەتوانین بڵێن ڕێزی شیاوی ناوەرۆکی شۆڕشی ژینا لەم ساڵیادەدا گیراوە. ینی ئەو کارانەی کە کراون شیاوی ئەو شۆڕشە بوون و بتوانێت لەسەر داهاتووی ئەم شۆڕشە کاریگەری ئەرێنیتری هەبێت. دەڵێ زۆر سعید دێمە لای هاوڕێ جەمیلە و کاگوریە باسی نێوخۆی وڵاتمان کرد لە خۆپیشاندانەکان و چ بکرێت بۆ ساڵیادی شۆڕشی ژینا. ئێستا باسی دەرەوەی وڵات بکەین. بێگومان خۆپیشاندانەکانی دەرەوەی وڵاتیش بۆ پەرەزانی شۆڕشی ژینا لە نێوخۆی وڵاتدا زۆر گرنگ بووە و بۆ گەیاندنی دەنگی ئەو شۆڕشە بە وڵاتانی ئەوروپای و ئەمریکا زۆر باش بووە. داخوازیە ڕەواکانی گەیاندووە بەو شوێنانە. دەبێت چ بکرێت بۆ تا ساڵیادی ئەم شۆڕشە لە دەرەوەی وڵات خۆپیشاندانەکان بەرینتر بەڕێوە بچێت؟ بە بڕوای من ئەبێ ئەحزابی سیاسی لە دەرەوەی وڵات بە تایبەت ئەحزابە چەپەکان سعی بکەن لە ئەکسیۆنەکانە پێش ئەکسیۆنەکان ئەوەن ئێمە ئەبێ سمینارمان زۆرتر بێ، کۆنفرانسمان زۆرتر بێ لەگەڵ ئەحزابی چەپی ئوروپایە، لەگەڵ ئەحزابە
بەقەولێ پێشکەوتووەکانی ئوروپایە ئێمە سەعیکەین ئەوانش بێ هەرچەند زۆریان ئێستا لەگەڵمانن پشتیوانیمان لێکەن بە شێوەیەکی بەربرینتر ئێمە کارێ بکەین ئەوان بێنەوە مەیدانی ئێمەوانێ پشتیوانی لە ئێمە بکەن و ئێمە ببین بە جبهەی دووەمی شۆڕشی ژنجیان ئازادی چەندە لە ئێران کە گروتینی هەیە ئێمە بتوانین گریتینێکی زۆرتر و باشتر بدەین بەو جنبشەی ئێران لەم ساڵگەردی شۆڕشی ژینایە لە ئەوروپا بتوانین چالاکانەتر ئەحزابی چەپ ئەحزابە ڕێکخراوە سیاسەکانی ئوروپاش بێنینە سەر خەت بە دیفاع لە ئێمە ئەو کارە ئەبێ ئێمە حتمەن بیکەین و ئەشیکەین و تایسەش کردومان. کۆمیتە دەرەوەی وڵاتی کۆمەڵە دەبێ بڵێ هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل بە من ئەڵێن کە کاتمان زۆر نەماوە هاوڕێوریا زۆر بە کورتی بۆمان بدوێن کە تەشکیلاتی کۆمەڵی دەرەوەی وڵات چی دەبێ بکات بۆ هەرچی بەرینتری بەڕێوەبردننی ئاکسیۆنەکانی تایبەت بە ساڵیادی شۆڕشی ژینە. ئێمە بێت تەشخیص دێن ئەو نیروەی کە بالفعل لە دەرەوەی وڵات هەیە ئەو نیروە زۆربەیان چەپن و ئەبێ ڕێگایك بدۆزینەوە وەکو هاوڕێ جەمیلەوتی ڕێگایك بدۆزینەوە کە ئەو نیروە چەپە بتوانێت بە یەکەوە زاهر بێت. بۆ ئەوە من لە یەک دقیقە عەرز بکەم نیروی ڕاست نیرویەکی پرژ و بڵاو و شپرزە بەڕاستی یانێ بە هەموو ئیمکاناتێکەوە هەیەە چەندها تەرحیان هاورد شەرمیان نەکرد لە تەرحایەکی حتا پێش و پاوەفتادە بەڵام هەمویان شکستیان خوارد. ئێمە ئەبێ چەندانە تەرح ئیمتحان بکەین ئێمەشێ ئەنوا وەقسام شێوە ئیمتحان بکەین لە دیالۆگ لەگەڵ یەکە بتوانین ئەو نیروە وا ها لە دەرەوەی وڵات وە نیرویەکی چەپ و دیموکراتە و یا لە ژێر سایە چەپە ئەتوانێت خۆی سازمان بەوە سازمان پێیاکات بتوانێت بەشکڵێکی سازمان درا و ئێرادە بکات و ئێبراز وجودکە. بەنەزەر من ئەمە نقطە ضعف هەموو تەشکیلاتەکانەوە بە تایبەت ئێمەج کە ئێمەشی بتوانین ئەو نقطە ضعف خۆمانە بە شێوەیەک بەتەرەفکەین کە بتوانین ئەو نیروە کە حتا ئەو نیروە بەشێکی زۆریشی بەڕازی بە شکڵێکی شپرز و بەربڵاو و سازمان نەدراو لە خیابانە هەیە بەڵام ئێمە ئەبێ هونەرمان ئەوە بێت و تەشکیلات ئێمە بە تایبەت گەورەترین تەلاش خۆی ئەبێ بکات بۆ ئەوەی کە لە خارج لە هەر نوع سکتاریزم و یعنی ئەو هەدەفە ڕوونە لە بەرچاو بگەیت کە ئەم جنبشە احتیاجیە و هیچ شەک و تەردیدێکی نەوان نەوێت کە ئەمە چیە ئەوە چی ئەڵێ بۆ تەلاش سادقانەی خۆی بکات بۆ ئەوەی کە ئەم تەشکیلاتانە بە یەکەوە بتوانن ئێبراز وجود بکەن و من مطمئنم بە یەکەو بوونمان ئەتوانێت قووەت قەلبی با بە جنبش ئێرانیچ. بڵێ زۆر سپاس هاوڕێوریا بەداخەوە کات نییە بینەرێکمان داوای کردووە هەندێک تێبینی لەسەر قسەکانی کاکسایت بووە بەداخەوە کات نییە کە پرسیارکەنی و باز بکرێت بینەرێکی تریش هەر لە بانەوە سڵاوی تایبەتی بۆ هاوڕێ جەمیلە میوانی بەرنامەکەمان ناردووە دەستیان خۆش بێ بینەرانی خۆشەویستمان زۆر سپاس بۆ ئەوەش کە بەشدار بوون بەداخەوە کات نییە کە زیاتر لێدوان بکەین لەسەر بابەتەکان. زۆر سپاسانەکەم مادۆنە بەدەست خۆش بێ. سپاس بۆ ئێوەشمان. بەڵێ زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویستیش کە بۆ ڕابۆچوونەکانیان هەناردنی نامەکانیان و زۆر سپاس بۆ هەموو بینەرانمان لە هەر کوێیەکی کوردستان و ئێران کە بینەرمان بوون ماڵەوە.